ماما سجان، السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. ماما گیان مشتاقی بینینتم، مشتاقی ماما سجان جوتو بانی تو ماما سجان شو فرموت وري بقرن بوم ورنجيرام وين شو وريراهم بقربانه بمجاخ ما برق سي لخدمتها بتم. فرمو قربان گیان ماما گیان دست ما چکم فرمو. ماما سجان باسي او شاوم بو كردي وباسي او قرآن خواندنم بو كردي و انت شاوري دعاء خيرين دعاء منزور بيوست دعاء جنابو دعاء من بو بكي ان شاء الله. ماما گیان هەموو کوردستان ئەوانەشی کەوا لە دەرەوەی وڵاتن کوردەکان هەمویان گوێیان لەو گفتوگۆیی من و تۆ بوو، هەمویان دەستخۆشیان لێتە کرد، هەمویان ئاواتە خواز بوون لە نزیکەوە بتبینن، دوعای خێریان بۆ کردی، یعنی ستایشی ئەو دەم و لەفزە جوانی تۆیان نەکرد. یانە و چەند ساڵێکی تر ئێمە ڕەنگە گوێمان لەم ئاوازە نەبێت، چەند ساڵێکی ڕەنگە ئەو جیلە زێڕینەی کەوا ئێستا هەیە گۆمان ئەزرنگێتەوە بە دەنگیان ئەو دەنگە زوڵاڵەیان نەمێنێت، یعنی هەمویان دوعای خێریان بۆ تۆ کردووە. خوای گەورە خۆم عەوداڵم بێم لە نزیکەوە هەردوو دەسم ماچکەم و ناونیشان ماڵی شتم وەرگرتووە. ها کاردام لە دەرگاکەتان و هاتم لەگەڵ تا شیرینە چایەکیشم لەگەڵ تا خوار عەسرە چایەکیشم لەگەڵ تا خوارد و هەردوو دەسم ماچ کردیت. وەڵام من دەستی تۆ ماچەکەم بە قوربانی تۆ بمانە ساجان، تۆ گوڵی ماڵەکانی تۆ وەکو ئەزانی چۆنە، تۆ وەکو خۆرێ هەڵبێ لە پەنای خۆرێ هەڵسێ لە ناو ئیسلامە کە تۆ یەیتە مایک یاخوا مەحفوظ بکە. قوربانە بە مامە گیان دوعای خێرم بۆ بکە، بەخوا محتاجم بە دوعا، بەخوا دوعای خێری بۆ کەم بەس مامە ساجان تۆش دوعای خێر بۆ من بکە یا ڕەبی خوا بکە بە هەشت بەشی فردەوس جێو بێ. قوربانی تۆ بەخوا دوعام بۆ کردی لە شەوی تاریکە، دوعام بۆ کردی مامە گیان. قوربانی تۆ بە مامە ساجان بەخوا دۆشەو لە خۆشی تۆ کەم خەوتوین وەڵڵاهی قوربانی ئێوە نەتۆمان لە دوا خۆشەویستە بە ذاتی خوا. یاخوا سەربەرز بی دێمە خزمەتت لە نزیکەوە دەستە ماچەکەم گفتوگۆیە خۆشت لەگەڵاکەم ڕازیش بووی ئاوا بەیەکەوە کورتە ڤیدۆیەکیش ئەەکەین خەڵک هەرگویان لە دەنگت بووە ئەو سیما جوانی تۆ ببینن ئەوەی تر دوعای خێرە بۆکەن. قوربانی تۆ بم قوربانی تۆ بە مامۆستا گیان، مامۆستا خۆ لە کاتی ناگرم قسە بکەین تۆزی تا بەیانی لە خزمەتی جەناب تا بم ئەوها ئەوەسم لە خزمەتی جەناب تا تێر ناخۆم لە قسەکانت بەخوا مامە گیان. مامۆستا من دوو سێ سوئالم هەیە، عەرەبانەیەکم پێ بۆشتی بەسەرۆ و بەخوا لە نەزانین بووە مامۆستا ئێستا زۆر دەزانم زۆر گوناحە، ساڵی 3000 من زەکاتم لێ ئەدا. بەڵێ ئەوە چسیوا لە ئیسلامان نییە، بەس من غەڵەت بووم گوناحم ناگا لە ترسی ئەوەی نەک قەرزاربار بی دووەنیە ئەرێ بەخوا ئەی خوا لێ خۆش بێت گوناحبار نابی ئینشاڵڵا. ئەو یەکەم جاری بە زەکات ڕۆیشتووە، دوو جارەکەی تر خوای گەورە بە سەدەقە بۆتی حساب کردووە ئینشاڵڵا ئینشاڵڵا. قوربان و مامۆ ئەوە هەمووی لە تەقوا و خواناسینەوە، لەگەڵ ئەوەشان نەتزانیوە ئەحکامە شەرعی حکمە شەرعیەکەیت نەزانیوە. ئەگینا خۆی ئەبێ یەک جار زەکات لە ماڵەکەت دەکەی بەس تۆ سێ جار دەرەکردووە حتمەن ترست بووە لە خوای گەورە ماڵە حەقی بەسەرتەوەیە، بۆیە ئینشاڵڵا دوو جارەکەی تر بە سەدەقە بۆت حساب کراوە. بانی تۆ بە مامۆستا بەڵێ قوربانە بە مامە گیان. مامۆستا گیان ژیانمان تا ئێستا بەخوا بە عەرەبانە و بە کرێکاری و ماڵ و مناڵم پێگەیانیە لەخوا بەجیابێ و بە چاکی بە سێرفی تا ئێستا ماڵ و مناڵم بەخوا لە گرانیەکان وە سەرکەزان بووین، بەذاتی خوا یارمەتی خەڵکیشمدا بۆ عەرەبانە، خوا ئەوەنە ڕزقی زیاو کردو مامۆستا بەذاتی خوا ماشەڵڵا دەوڵەمەندیش بوون پارەیشمان زۆر و لەخوا بەزیابێ فەزلی ڕەب العالەمین الحەمدولله. ئێزت مامۆستا بەخوا نوێژیشم نەچووە، بەس مامۆستا بەخوا 20 ساڵە لەمەوە پێش نوێژم لە ماڵا کرد فریان نەئەکەوتم، عەرەبانم پێبوو هیلاکە بووم نوێژم لە ماڵا کرد بۆ مزگەوت وەکو ئیسە ماشەڵڵا ئیسە باشم لە مزگەوتە لەخوا بەجیاو بێ. ئەگەر شارەزابی لای لەو بەرۆ لە مزگەوتی تەخوا نوێژەکەم لە سلەیمانی ناوی مامۆستا مامۆستا سۆران ئەو نا ئەوەی ئەو بەرۆ ماسە دیلمان
ماوە لای مامۆستا دلیمان نوێژەکەم پیاوێکە وەکو جەناب و نورانی خوالی ڕازی بێ یا ڕەبی وەڵڵا بە خزمەتی نەگەیشتومە. باڵێ قوربان مامۆستا گیان ئەترسم لە کاتی بگرم. وەڵڵا خۆشحاڵە وینەها گشت ئەو برا خوشکانە هەموویان گوێیان قوتەوە کردووە هەموویان گوێیان لە تۆ ڕاگرتووە. باڵێ قوربانیان وەڵای ئەوە مناڵ و چسم بە کرێکاری و بە عەرەبانە و بە کاسبی حەڵاڵ پێگەیانێت تا ئیسە بەڵام بەخوام ئیسە و لا ناتوانێتتر مامۆستا ئیسە لە ماوە یاخوا عەقیبەت خێر بی مامەگیان قەت نەخۆشی و ناخۆشی نەیاتە ڕێگا و یا ڕەبی. بە قوربانی تۆ مامۆستا گیان بە قوربانی بم دوعای خێرمان بۆ بکە خوا دوعای خێرمان بۆ بکە و با لە کاتیش نەگرم ئەم کاتانە وەکو ئەڵتون وایە مامۆستا با یەکێتر بێتە جێی من قسە لەگەڵ جەنابتا بکە. قوربانە دێمە خزمەتت ئیشەڵا مامەگیان هەها پەلەم من زۆر پێخۆشحاڵم لە خزمەت تاومەکو وتم دوێکەوی شەویش تا 3 ڕۆژ قسە بۆ بکەم و لە خزمەت تاومار من بەکەم یەزانم ئەوە نە ئێمە تۆمان خۆشەوێ لەبەر خوا یا ڕەبی خوا مەحفوظی کا و ئەلحەمدولیلا هەواڵی ئەو هینەش ئەو چیناوە بووە ڕەسمی و لە خوا بەزیابێ منش پێم خۆش بوو بەخوا. قوربانە بمامە یا ڕەبی خوا تەنگانە نەداتێ خوا مەحفوظی کا و خوا بێوەی و بێمسیبەتی کە مامۆستا گیان هەروە سەربەرزی بمێنی لە ناومانە وەکو گوڵێ وەکو شرایەک وەکو لۆگزێک وەکو گڵۆپێک خوا هەموو شەوێدا گیرچێنی بۆ ماڵەکانی ئێمە. قوربانم چی پێویستە بە ئەم کوڕە خۆت بۆتی تەنفیسکا بۆتی جێبەجێ بکات. مامۆستا من بەس بینینی تۆ و دەستماچکردنی تۆم پێویستە بەخوا ماچەکەم قسەی شەکەین وە یەکو ئەگەر هاتی لە خزمەت ئابین ئیشەڵڵا دێم دەستم ماچەکەم مامەگیان شانازیە بۆ من گەورەیە بۆ من بێم لە نزیکەوە دەستم ماچەکەم. قوربانگیان تۆ بێتە ماڵ ئێمە سەروەریە بۆ منیش خەمە بان هەمومان ئەخینە بان سەرمان و بان چاومان بان دیغەمان یا ڕەبی خوا یا ڕەبی خوا قەت تەنگانە نەیەتە ڕێوە قەت تەنگانە نەکێشی دائیمە کەیفلیبی دائیمە سوحبەچی بی دائیمە ڕوو خۆش بێ ڕوو گەشت بێ وەکو گوڵ بگەشەی تۆ خوا حافیزی بێ لە ئامانی خوابی خوا مەحفوظی کە خوا دەست و باڵتۆ بگرێ عالمیە بمری عالەمێکە بێ یا ڕەبی هەر گوڵبی لە ناومانە هەر گوڵۆبیدا گیرسابی لە ناوانە لە ئامانی خوابی بان ئەو چاوەم بی کابینێ بان ئەو دیەم هاتی بە قوربانی چاوەدم یا ڕەبی سەربەرز بی خوارد لەگەڵ بێ لە ئەمانەتی ڕەب العالەمینە بی سڵاو ڕێز بگەێنە بۆ خاتوونی خێزانت دەستی ماچەکەم بۆ مناڵەکانت ئەمان دەستی ماچەکەن ئەوە تا دەستی ماچەکەم سەرفراز یاخوا بەخێر بێن خواتان لەگەڵ بێ خوا حەفیزتان بێت.